ئەو پاڵانکاری دەدا کە لە کوردستان 24 ساڵە بۆ یەک ساتیش نەوەستاوە هەر لەبەر ئەوە ئەو جورئەتەوە بەهۆی ملنەدانی بۆ هەڕەشەی تاڵانکاران لە بەهاری تەمەنیدا و لە ڕۆژەکانی چاوەڕوانی بۆ هاتنە دنیای یەکەمین کۆرپەی ژیانی دەسەندرایەوە. ئەمڕۆ ئێمە بۆ دەربڕینی وەفاداری بۆ یادی ئەو خەباتکارەی ڕێگای ئازادی دەربڕین و دیهێنانی یەکسانی هەروەها بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بەو هەمووستەم و بێعەدالەتیە لێرە کۆبووینەتەوە. سەرەتا بە دەقیقەیەک وەستان بۆ ڕێزگرتن لە یادی کاوەگەرمیانی و هەموو خەباتکارانی ڕێگای ئازادی یەکسانی دەست پێ دەکەین. فەرموون. دەستپێکی ئەم یادکردنەوەیمان هەیە لەلایەنی گروپی هەڤەی شوباتەوە باکە قادر نادر بفەرمێنکردنی پەیامەتی. تا بە ناوی گروپی عەبدەی شوباتەوە بە خێراتنی هەمووتان دەکەین. پشمان بوورن لە هەموو کەم و کورتێکی، بەڵام زۆر بەپەلە بڕیارماندا بە هەر شێوەیەک بێت یادی شەهید کاوەگەرمیانی نابێت بێ یادکردنەوە بێ ڕێزگرتن تێپەڕێ و شەهیدەی لە دەڤەرێک خەباتی دەکرد ئەتوانین برێن بە تەنیا گۆڤارێکی دەرەکرد کۆمەکی بۆ پەیدا دەکرد زانیاری کۆ دەکردەوە و لە هەموو ئەوانە گرنگتر شەهید کاوە شەڕی ئەو هەموو مافیانەی دەکرد بێ ئەوەی یەک حزب لەگەڵی هاریکاری بێت و بەو ئیرادەیەوە بە نۆکاوەوە بەو ڤیلاکەیەوە هەمومان دیتمان بۆیە ئێمە هەرچەند دەکەین نەمانتوانێنی ئەو یادا ئەو یادی شەهید کاوە بێ یادکردنەوەیەک بێت ئەگەر یادکردنەوەکەش ئەم ساڵ لە ئاسی شەهید کاوە نەبێتن. ئەو شەهیدە ئێستا ئەمڕۆ بووتە ڕەمزێک لە ڕەمزەکانی سیمبولی ڕێگای ئازادی دژە گەندەڵی دژە مافیابوون و بوویتە ئیلهامێک بۆ ئێمە کە یەک لەو کەسانە کرد شەهید کاوەیەک لەو دەنگانە زۆر وێرانە بە ناوی خۆی ئامادەیی دەربڕی کە سکالات تۆمار بکاتن لە سەنگاوی لە سویدیش چکە من دەمەوە بتان بڵێم زۆربەی هەرە زۆریەوانەی ڕوبەڕووی ئەشکەنجە تیرۆر بوونەوە پەیوەندیمان پێیان دەکرد ئامادە نەبوون بەنهێنیش بیکەن، بەڵام شەهید کاوە زۆر بە جورئەتەوە ئەو ئامادەیی هەبوو بە ناوی خۆیەوە تشمان لەگەڵ لە کاتی هەڕەشەکەی کاتێ لە سەنگاوی لی دەکا ئاخر سەنگاوی یعنی دەڤەری گەرمیان لەو منتیقەیە کەسی بە گوێرانە لە بەرامبەری دەوەستێتەوە وەکو گوتمان بەو ژیان و کۆڵە مەرجەی کە بە خۆی بە خێزانی بە دایکی بۆیە مرۆڤ ناتوانێت لە ئاس شەهید کاوە بێ خەبات بوەستێت بێ ڕێزگرتن بوەستێتن و دیتیشمان چۆن بە چ شێوەیەک تیرۆریان کردویان دەزانی شەهید کاوەکو هەموو ئەو کەس تیرۆرانی کەی و خالیدی خوڵەسوور و تەقەکردن لە NRT و پاسەوانەکەی تاڵەبانێ، بەڵام دەبێت ئێمە یەک ئەو ڕاستی بزانین ئەوانەی ناو کۆمەلگای کوردی خەبات دەکەن دڵسۆزن لە پێناوی ئەو خەڵک ڕێزیان دەگرێتن. بۆیە ڕنگدانەوەی ئەوە لە ناڕزایی دەربڕینەکان لە بەرامبەر شەهید کاوە دیتمان چ خەڵکێک خۆپیشاندانی کرد چ خەڵکێک ناڕزایەتی دەربڕی چ خەڵکێک ئەوەی کرد. بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان جگەلەوەی بە ڕۆژی ڕووناک دیارات کە یەکێتی و بە تایبەتی مەحموود سەنگای تا ئەو کاتی تۆمەتەکەی لەسەر لا دەکەوێت بکوژی شەهید کاوەیە لای ئێمە و لای ئەموو خەڵکەکی ئازادی خواست. هەمان ئەو سیناریوانەی کە پارتی لە بۆ سەردەشتی دروست کرد لە بۆ دۆستەکانی سۆرانی دروست کرد نەیتوانی دۆسیەکی جیاتر وێنەیەکی جوانتر لە ڕێزگرتن لە دادگا پیشاندەوە دیتمان سەنگاوی چەند مانگێک ئازاد دەسوڕەدا ئەوە لە سیناریۆیەک دروستیان کرد و ئازادیان کرد و کەسێکیان هێناوە دەڵێ من کوشتیمە سەر ئەوەی بنەماڵەکەی شوعی بۆ و کات خۆی باوکی شەهید کاوە عەزبی شوعی بۆ و شەهید کراوە و یعنی سیناریۆیەکی مناڵان ئەوە زۆر هەزیلانیان بۆ دروست کرد و سەنگاوی ئێستا لەبەر چاوی بنەماڵەی شەهید کاوە ئەو بنەماڵە هەژارە دەوەستێتەوە و کەس نییە و بەراعەتیاندا، بەڵام من لێرە یەک نمونە دەڵێم یعنی ئەگەر ئێمە ژووس کرد بین تۆ ئێمە بەس با سەیری بەنمونە شەهیدی و تیرۆرکردنی 100 ساڵ لەمەوبەری 98 ساڵ لەمەوبەری زەمان عیرفان بکەین. زەمان عیرفان یەکێک لەو کۆمونیستانە بوو متەئەسیر بوو لە شەڕی دیلی عێراق و بورە عوسمانیەکان و ڕووسەکان دیل گیرا
لای بەسەفێر رووسەکان دایەوە کە شۆڕشی بەرشەفی ڕوویداوە زەمان ئەفام متەئەسر دەبێ بۆ فکرێ دێتەوە کوردستان دیعا دەکا تیرۆر دەکرێت نازاندرێ ئەوە پیاوەکانی مەسەڵەن حکوومەتی کوردستانی ئەو کاتا یان ئاغاکانە تیرۆریان کردیا بەڵام 98 ساڵە ئەو دۆسیەیە قەپات نەبووە بەردەوام وەکو لە کێکە بە ئیدارەی حکوومەتی هەرێمی حکوومەتی کوردستانی ساڵی 2010 یعنی ئەو دۆسیە هەتا بۆ هەموو جووا ئەگەر مەسەڵ شۆڕش شێخ مەحموود حکوومەتی کوردستان بەڵام ئەو دۆسیە قەپات نەبووە بەردەوام جەمال عیرفان وەکو ڕەمزی تیرۆر لە کوردستان باز دەکرێت بۆیە تیرۆری شەهید کاوەش بۆ ئەبەت بە نێوچەوانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە کۆڵ مەحموود سەنگاوی نابێتەوە تا ئەو کاتەی بەڵگە سپات دەگاتن ئەوە بۆیە من نامەوێت زیاتر قسە بکەم کۆمەڵە کاوڕێ تریژ لێرە ئێمە وەکووتمان ئەمە بچووکترین هەنگاوە ئەگەنا دەشزان ئێمە هەنگاوەکانی ئێمە زیاتر خۆپیشاندان و کاری شۆڕژەرگ بەڵام نەمانویست خۆشبەختانە ئەمڕۆ لە هەڵەبجە دەکرێت لە کەلار دەکرێت لە لەندەن دەکرێت و لە ستۆکۆڵم دەکرێتن یعنی ئەمەش ینی دوای ئەو چالاکیەی ئێمە دەستی پێکرد بە هیوانی ساڵی داهاتوو زیاتر بێت و ئێمە ئەو دۆسیەیە لە هەموو شوێنەکە کەسێکین لە هەموو ناڕەزایەتێک شەی سەردە سلااو هاوڕێیان ێوارەتان باش من سپاسی ڕێزی خۆم دەکەم لە هەفتەی شوبات و هاوڕێیان کە واخان هەمیشە حازرن بۆ هەر نەوع چەسانەوەیە کە دژ بە خەڵکی بەژار و هەروەها بە قەڵەمی ئازادی و بۆ ئازادی بەیان دەکردرێ حازرن و لە بەردەمی پارلەمان و لە وڵاتی سوێد و لە دەوڵەت و لە هەموو جێگەیەک ئەتاندین زۆر سپاستانەکەی و هەروەها دەشمەوێت کە سەرخۆشی خۆم و سڵاوی خۆم جارێکی تریش بنێرم بۆ دایشی شەید کاوە و هاوڕێکەی و مناڵی هەموو کەسوکاری و هەموو بنەماڵی شەیدان و هەروەها سەردەش عوسمان و هەمووی ئەو ئینسانانەی کە واقعان لە پێناوی ئازادی و ئازادی بەیان و عەقیدەدا ژیانیان لەدەست داوە دیارە هاوڕێیان باسی جەسارەت و ئازادمەنشی شەید کاوەیان کرد و هەر بۆیە ئەویش خۆی بوو بە قوربانی ئەو ڕێگەیە بەڵام من دەمەوێ ئاماژەیەکی چکۆلە بدەم بۆی کە ئێمە خەڵکی کوردی بە لە کوردستان بەتایبێت کە ئێستا کوردستانی عێراق ساڵەهایە زیاتر لە 2 دەهەیە ئازاد کردراوە و هەر بە خاتری ئەوەش 100 ساڵ خەبات کردراوە بۆ ئازادی بەشێک لەو بەشانە هەر بۆیە ئێستاکە ئینسان زۆر ناڕەحەتە کە دەڵێ خەباتی گێری کورد و خەباتی خەڵکی سوسیالیست و ئازادی خواست کە ساڵەها کردرا بۆ ئەوەی کە بتوانن ئینتقاد و ڕەخنە لە خۆمان بگرین و بتوانین کە وڵاتەکەمان خەڵکەکەمان بەرەو پێش ببین و ئەگەیستا ئێمە ئەو مەتودانە بەکار ببین کە مەتودی واقعان دیکتاتوریە مەتودی شەڕخوازیە مەتودی ئەو سەرکوتگەرانەیە بۆ دەبێت خەڵکی کورد دەوڵەتی کوردیە سەردەمدارانی کورد بۆ خۆی ئەو کارە بکە دیارە زۆر جێگەی ناخۆشیە بەڵام هیوادارم ڕۆژێک بێ کە قانونێکی لە کوردستان دەربچێ کە ئەوانەی تاوانکارن بچنە زیندانە و حتمما سزا بدرێن ویلا هەر دەبێتەوە عەشیرەی کە لە دەورانی سەدام و لە دەورانەکانی تردا کە لە هەموو وڵاتەکانی تری دیکتاتوری دنیا بەوجودێتەوە دەتوانانی هەر کەسێک بکوژی بەبێ ئەوەی سزا بدرێ سزادان بۆ خۆی لە وڵاتێکە بە قەولی سوێدی دەڵێن ڕێت ستاتەوە لە وڵاتێکی سەوی لەو لەوەکانە قانون و ئەساسەیەوە دەبێت حتمما بەکار ببردرێ ئەگەر بەکار نەبردرێ دیارە ئەوە دانەدانە ئەو کەسانەی کە بەتایبەت ئازادی خواز و سێکولارن کە ئەتوانن جورئەتیان هەیە ئەم کەسانەیان تەرۆر کرد و ئەمانە نخبەهایەکی ئەو خەباتەن گەنجەهایەکی گرنگ کە بۆ ئازادی بۆ دموکراسی و بۆ مافی ئینسانیەت زۆر گرنگە و نابێ ئێمە ئیجازە بدەین هەرگیز کاوەیەکی تر ببێتە قوربانی ئەو ڕێگەیە زۆر سپاستان دەکەم زۆر مەمنون بەڕێزان ئێمە وەکو گروپی حەبەی شوبات بەهۆی کەسانی سیاسی و ئازادیخوازی کورزمانەوە کە لە ناو پەرلەمان و ناوەندە سیاسەکانی سویدا جێگای خۆیان کردوتەوە خەباتمان بۆ مافە سەرەتایەکانی خەڵکی کوردستان و بەدیهێنانی ئازادیەکانی زۆرتر بەرەو پێش دەچێت ئومێدوارین هەموو سیاسی کوردزمانەکانمان لە سوید وەکو ئامینە و بەڕێزێکی تریش کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارە کاک جەبار ئەمین چالاک و پەرۆشی دۆخینا لەباری کوردستان بن با کاک جەبار ئەمین
لە حزبی ژینگەی سوید فەرمێت بۆ پێشکردنی پامەکەی. کەم بۆ ڕێخستنی ئەم یادەگرینە یادێکی گرانە ئەویش لە چەند ڕەوانگەیەکەوە یەکێک لە ڕەوانگەی پاراستنی مافی مرۆڤ ئێمە خەڵقی باشووری کوردستان وەکو خوشکە ئامینەوەتی 100 ساڵ خەبات 800 ساڵ خەبات ئێمە نابێ ڕێ بدەین کە حکومڕانانی ئێستەی باشووری کوردستان مافی مرۆڤ پێشێنکەین نابێ بڵین بە هیچ ژۆرێ خەڵک تیرۆکەن نابێ بڵێن نابێ بیاڵین کە ئازادی ڕاگەیاندن ئازادی تاک بەرتەسکەنەوە کە ئێستا دەمێنرێ بەداخەوە لە باشووری کوردستان ئەزمموی ئێمە ئەزمموی حکومڕانی ئێمە لە باشووری کوردستان بەداخەوە ئەزممویەکی شکستە لەبەرەوەی پاش 25 ساڵ ئازادبوون لە ڕژێمی سەدام حوسێن نەمانتوانیوە هەندێ لە بنەما سەرەکیەکان کە لە ساڵانی دەتوانم بڵێم 1992 هەبوو ئێستا لە ساڵی 2015دا دەبینین هەمان نەمانتوانیوە پەرە بە مافەکان نەمانتوانیوە بیان پارێزین نەمانتوانیوە ئازادی دەربڕین بەرەو پێشەوەبەرین نەمانتوانیوە ئازادی ڕاگەیاندن پاراستنی مافی مرۆڤ هەڵبەتە شەهیدکاوە یەکێک بوو وەکو برادران تۆزێنەوە پێش باسییان کە یەکێک بووە لە چەندەها قوربانی حکومڕانیەکی شکست لە باشووری کوردستانە من هیوادارم ئەم خوشکبرانی ئێمە کە لێرەدان بەردەوام بین لەسەر ڕەخنەی خۆمان ڕەخنە بەرامبەر ئەو ئەزمموی حکومڕانی شکستی کە لە باشووری کوردستانەیە کە نەیتوانیوە یەکێک لە بنەماگرنگەکانی کۆمەلگای دیموکراسی کۆمەلگایەکی ئاشتیانە بپارێزێت و دەبینین هەچ کەسێ ڕەخنە دەگرێت ئەگەر تووشی کوشتن و بڕین نەبێ تووشی نان بڕین و تووشی زۆر زەحمەتی تر دەبێت لە کۆتایە سوپاسدان دەکەم و گرنگە بۆ هەمومان من پێم وایە کاوەگەرمیانی مڵکی هەموو ملەتی کوردە مڵکی هەموو یەکێکمانە هەموو یەکێکشمان من پێم وایە ئەوانەی حەدیەقل کە لێرە ئامادەین کە پێمان گرنگە پاراستنی مافی مرۆڤ پاراستنی مافی ڕادەربڕین لە کوردستان ئیتر ڕێگە نەدرێ بەردەوام بێ بۆ شێوەی کە ئێستا ڕێگای لێگیراوە و بە تایبەتی لە ساڵەکانی کۆتایە سپاس بۆ هەموولاک کوردستان هەموولاکتان بەخێر بن زۆر سپاس بۆ هاوڕێانەی کە ئەم کۆنەقەنجیرانە ڕێکخست ساڵی ترکردنی کاوە گەرمیانی ڕاستیدا ئەو شەمشەمە کوێرە شەوپەرستانەی کە کاوەیان شەهید کرد نیشانەی ئەو پەڕی ترسەنۆکی خۆیانە دەسەڵاتێک کە ڕۆڵەکانی خۆی لەسەر جادە مناڵی 4-5 ساڵەکە تێ خۆ پیشاندانەکە بۆ بژێوی ژیانی خۆی بودانن بە نێوچاوانیەوە ناتوانێت سیستمێکی دادی تەندروستی هەبێت بەڵام گەلی ئێمە ناوێت کۆڵ بدەن بە تایبەتەن چەندمانەی ئەخیرا کۆمەڵێک گەنج کە یانتوانی ئاڵوگۆڕێک بێن بەداخەوە کوردستانیان بەجێ هێشت مافی ئەوان لەبەر دەرگای خۆیانە بە جێ نەهێڵن بۆ ئەو کەسانە هەرچێ مەدانەکە چۆڵتر بێ ئەوان زیاتر سوء استفادەکەن و خوێن ئاڕێژن لە ڕاستیدا بە قەولی بەڕزانەی کە باسییان کردوو هەیە ئەو دەسەڵاتە حکومەکە هیچ شتێکی نەتوانیوە بکا بۆ ملەتی ئەمە شتێکی دەستەوە نەکردووە ئەو هەموو شەهید و ماڵوێرانی و ئەنفالە درا ئەکامەکەی بوو بەمە بەڵام من داوام لە خەڵکی کوردستان بەگشتی و هونەرمەندان بە تایبەتی کە دیاردێکی ئەوە ناشری نەبێ ئەبێن گاڵای هونەری دژی ئەوانە بکریا بینین کە ژنە کوژێ دایسە چەندین ژن لە سایە دەسەڵاتی حکوومەتی هەرومان لە ناو شاری سلێمای ناو پارکی گشتیا باوکێک چەبێ خۆی ئەکوژێ زۆر بەداخەوە هونەرمەندان کە خۆیان بە پێشقەدەمی کۆمەڵگازان بێدەنگی لەکەن هەڵویستی هونەرمەندان زۆر بەداخەوە زۆر لاوازە من لێرەوە داوا لە هەموو میلەتی کورد بە تایبەتی هونەرمەندانەکەم بۆ نمونە شەنگال کە ڕادەست کرا کارەساتێکی مرۆڤیە کە لە دنیا پێوێنەیە ئەبوایە خەڵکی کوردستان سەرجادیان چۆڵ نەکردە هەتا ئەو دەسەڵاتە دەستی لە کار نەکێشاتەوە ملەتی ئەمە زۆر کەمتر خەمن و زوو شتیان دەبیرەچێتەوە هیوادارم کەسانی ئازادی خواز وەکو کاوە لەبیر نەکەن هەر ئینسانێک دڵی بۆ ئازادی و ئازادی خوازی لێ ئەدا نابێت کەسانی وەکو کاوە و کاوەکان لەبیرکە
من لێرەوە سەرخۆشی خۆماراستێت لە ماڵی کاواکەم وەسەری ڕێز و نەوازش لە بەردەم دڵخۆی هەموو شەهیدانە دائەنەوێن کە لە ڕێگەی ئازادی دموکراسی و مافەڕەوەکانی گەلی کووردا یانیان بەکرد بۆ یادی کاوەکان سرودێکتان پێشکەشە. من چیام خۆڕاگرم سەر کەش فرۆنیم نابەزێم گێژەلۆلی تووڕەبوونم دێم بەگەر هەورا دەچم ترسەنۆگنی وام لە بێشای گۆڕەپانە کەڵەژیم ترسەنۆگنی وام لە بێشای گۆڕەپانە کەڵەژیم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشت هەورا دەچم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشت هەورا دەچم من سرودم وانەکانم وا لە لووتکەی شازیە لاوکی سوورم لە بەردەم مردنی پێشوازیە لاوکی سوورم لە بەردەم مردنی پێشوازیە تاوە چەقما خەم بە جامێری لە چاوی سەنگەرە تاوە چەقما خەم بە جوامێری لە چاوی سەنگەرە دێم لە ناو گەڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە دێم لە ناو گەڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە من شەبەنگم چارە نووسم وا لە پاسۆی گەشە نێڵە نێڵی ئەو ڕەوایەم وا لە ناخی پێسڕەشە نێڵە نێڵی ئەو ڕەوایەم وا لە ناخی پێسڕەشە ئاگری کوورەی دەرونی تۆڵە سێنی ئەم گەلەم ئاگری کوورەی دەرونی تۆڵە سێنی ئەم گەلەم وا لە کوردستانی کۆیلای مافخراوی بەش بەشە وا لە کوردستانی کۆیلای مافخراوی بەش بەشە. زۆر سپاس. کاری کاوەگەرمیانی کاکاروانمانە لەگەڵا بێت لە کوردستانەوە کە لە ڕێگای سکایپەوە پەیامی خەزانی کاوەگەرمیانیتان پێشکەشەکات. شەید کاوەگەرمیانی ئەگەر بکرێت پەیوەندێکە تەرتیب بدەن. ئەم دوێنە چەکدارش زۆر بە ئاشکرا پێمان دەدەن کە هیچ یاسایەک و هیچ بڕیارێک نییە لەسەری بڕیاری چەکەکانی ئەوان. ڕەگە شتێکی زۆر جیاواز لە کەیسی تیرۆری کاوان لە کەیسەکانی سەردەشت و ئەو شەهیدانی تر ئەوە بێت کە تیرۆرکاری کاوە ئەوەی کە جێبەجێکار و پلاندانەری تیرۆری کاوەیە زۆر ئاشکرایە و زۆر ڕوونە. بۆ ئەو دەستگانش کە پیان دەڵێن داگاکانی کوردستان زۆر ئاشکرایە حتا وەکو خۆشیان ئەوانەشی کە جورئەتیان هەبوو لەو ڕیتمە دەرچن لەو کۆت و بەندەی یاساکانی جەنگەڵ دەرچن ئەوانیش دووچاری جێهێشتنی کوردستان و ڕاکردن دەکرێت. بۆی من پێم وایە ئەوەی ئێمە بتوانین کە لە تیرۆر و لە کردکردنی دەنگە ئازادەکان فێری بین ئەوەیە کە هەموو کایەکان لە کوردستان و لە کایی سیاسی و لە کایی ئازادی لە کایی یاسادانان و هەموو ئەو کایانەی تر کە ئەمڕۆ بوونەتە جێگەی باس و خواست تەنها تێکۆشانی ئازادی خوازان و پێشکەوتن خوازانە کە دەتوانێت گۆڕانکاریەک لەناو ئەو تابلۆیە بکات. من هیوادارم ئێمە جارێکتر کە ئەگەر کۆبینەوە بۆ یادی کاوە کۆمەڵێک سەرکەوتن و کۆمەڵ پێشکەوتنمان هەبێت کە باسی بکەین لە بواری
سەرخستنی دەنگی ئازاد لە بواری جێبەجێکردنی یاسا بەسەر تیرۆریستان و ئەوانەی کە بە چەک دیانڕێ وەڵامی وشەی ئازاد بنەوە. زۆر سپاس. هەتا چەند شەوێک لەمەوبەر مانگ زمانی کوردی نەدەزانی، بەڵام کاتێ ئەو دایکە گەرمیانی بینی چۆن بۆ کوڕە کوژراوەکەی باوەشی ئەلاوێنێتەوە و ئەگری، قوتابخانە بە قوتابخانە، ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک بۆ مامۆستایەکی باش ئەگەڕێ و هاوارەکە. تخوا یەکێک کوردیم فێرکە، بەڵام هەموو کوردیەک نا، بەڵکو کوردیەکی هەژار و بێنەوە، کوردیەکی کراس و کەوا قەدرانی، کوردیەکی تازیەبار و مناڵ کوژراو، کوردیەکی وەکو کاوەم غەریب و تەنیا و گەرمیانی. بەڕێزان ئێستاش بە نوێنەری بزوتنەوەی گۆڕان کاک چەمان کەریم بفەرموێت بۆ پێشکەشکردنی پەیامێک. ئەم کاتتان باش، ئێوارەکان باش، سپاسی گروپی حەبش پات و هاوڕێیانەکەم بۆ میادەرمەزنە. پێشەوەی دەستکەم بە وتارەکەم ئەمەیە شتێک بخینە ئەستۆی هەموو کۆمەڵگای کوردی. کوشتنی کاوە گەرمیانی بە تەنیا دەسەڵات لێ بەرپرس نییە، هەموو کۆمەڵگایە لێ بەرپرسە. ئەشمەوێ شعرێکی شاعیری گەورەی بێکەس بێنمەوە بە نموناڵێ داری ئازادی بە خوێناو نەدرێقەت بەرناگرێ، سەر بەخۆیی بێفیداکار ئەبەت سەر ناگرێ. بەس من بە پێچەوانەی بێکەسەوە ڕێزم هەیە بۆ ئەو ئەڵێم ئێمە داری ئازادیمان بە خوێن ئاودا، بەڵام بەرهەمەکەی ئەوە بوو کە کاوە و سۆران و کۆمەڵی خەڵکی تری کوشت. ئەبێ کۆمەلگا فێری ئەوە بێت داری ئازادی باو ئەوە و بەرهەمیشیە بێ و جارێکی تر ڕۆژنامە نووس نەکوشتێت. هەمووتان بەخێر بێن بۆ میادەمەزنە لە ساڵیادی شکاندنی یەکێک لە قەڵەمە بیوێرەکان. هاوڕێیان خوشک و برایان، بێگومان تیرۆر بەشێکە لەو حەزەقێزەونەی کە یەکێک گروپێکیان چەند کەسێک پێی هەڵەستێت و ئەنجامی ئەدات. ئەم تیرۆرە لە وڵاتە دواکەوتەکانی ئەم وڵاتە کۆمەڵێک بە زۆرە ملێ بەڕێوەی ئەبن. هەر کاتێک لە بەرژەوەندی ئەوان نەبوو یان ڕەخنەیان لێگیرا، لە بەرژەوەندی ئەوان نەبوو یا ڕەخنەیان لێگیرا، خۆیان هەوڵی یەکەمیان ئەم سەرکوتکرد نابێت کە هەم کەسەکە لە ناو ئەبن و لەم لاشەوە هەر خۆیان کردەوەکە شەرمەزار ئەکەن و یان کوژراوەکە بە جۆرێک سیناریۆیەکەن و سیناریۆی بۆ داڕێژن ئەیانەوێ لەبەر چاوی خەڵکی وا پیشان بدەن کە کەسە تاوانبارەکە لە کۆمەلگا لای داوە و ئەو ڕاستیە لای هەموو کەس ئاشکرایە. بۆیە لە سەردەمی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە بەدواوە چەندین نووسەر و ڕۆژنامە نووس هەر جارە و لە شوێنێک و هەر کاتە و بە بیانیەک لەم هەرێمە شەهید بوون. بۆ نمونە بوونەتە قوربانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کەسێک بگیرێت و لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. بێگومان تیرۆر هەر تیرۆرە شەهید بێ و یا بریندارکردنی کەسێکی یاسایی ناو کۆمەلگا، منداڵ بێ یاژن هەمویان ئەچنە قاڵبی تیرۆرەوانێ. ئەمانە بوونیان زۆرە لەم هەرێمە. دیارە بە بەردەوامی ئەم کارە قێزەونە ناشارستانیەتە ئەوە سەلمێنێ کە زەنگێکی زۆر خەتەر و ترسناکە بۆ سەر ئاسایشی هەرێمەکە. لەم ڕۆژەدا تیرۆرکردنی ڕۆژنامە نووسکاوە گەرمیانی بە بەرچاوی خەڵکەوە و لە ناو کۆمەلگادا و لە ماڵەکەی خۆیدا ئەوەمان بۆ دەردەخات هەر کاتێک گروپێک بیانەوێ کەسێک تیرۆر بکەن ئەوە بە دڵنیایی ئەیکەن و زۆر بە ئاساییشەوە. بینیمان لەم دەسەڵاتدارەی هەرێم ئەوە بوو کە هەر یەکەی لێدوانێکی بۆ خۆ بە جۆرێکادا کە بە زووترین کات ئەبێت تاوانبار بگیرێت بەبێ ئەوەی دەست بۆ یاسا درێژ بکەن و ئەم جۆرە کەیسانە بخەنە بەردەم دادگا و پۆلیس، چونکە گرتنی هەر تاوانبارێک لە ئەستۆی داد و پۆلیسە لە پۆلیسدا لە هەر وڵاتێک کی دیموکراسی و پێشکەوتندا هەرچەندە بەداخەوە لەم هەرێمەدا دادگا سربەخۆ نییە و نەیاسایەک هەیە. دەسەڵاتی تەواو بۆ پۆلیس فەراهەم بکات و بەڵکو بۆ ئەوەی بڕیاری بەرپرسی ناو حزبەکان بێت. دیارە ئەم مۆدێلە تیرۆرە لە کوردستاندا سەری هەڵداوە.
ڕۆژ لە دوای ڕۆژ لە پەرستەندندا و هیچ خێزانێک بە تایبەتی دایکان لە ئارامی دانی چونکە ئاسایشی ئەم هەرێمە بە جۆرێک شێواوە هەر دەستە و تاقمێ کار ئەکات بۆ بەرژەوەندی خۆ. ئێستاش پەیامی حزبی کۆمونیستی کوردستان لەلایەن شەماڵ عەلیەوە پێشکەشەکرا. بەڕێزان من پێم خۆش بوو سوپاسی گروپی حەڤەی شوبات بە بەس چونکە خۆم خۆشم گروپی حەڤەی شوباتم تۆزێک نەگونجاوە مێدەوارم وەکو هەموو حیزبەکانی تر وەکو من تووشی ئەم مۆقیفە بن یعنی وانش بێنە ناو گروپی حەڤەی شوباتەوە گروپە بەهێزتر بکەن و بە خۆتری بکەنەوە تا کۆمان نەکاتەوە بەیەکەوە لە یادێکی ئاوا پیرۆزە یادێکی ئاوا گرنگە لە ڕیزیەکە دامەنە لێ. دیارە کاوەگەرمیانی یەکەم تیرۆر نییە لە کوردستان وەکو بەڕێزی تریش پێشتر باسی کرد ئێمە لە جەمال عیفانەوە لە کوردستان بە دەستی فەرمانڕەوایانی کوردستان تیرۆرەکرێت ئازادی خوازان چەپ کەسانێک کە ناتوانن لە وشەی نەخێری خۆیان واز بێنن و دەستەمۆ ناکرێن سەردانانەوێنن هەمیشە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوون و تیرۆرکردنە. وەک حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان تەجروبەیەکی زۆر فراوانمان لەم بابەتەوە هەیە لە بادینانەوە لە کەیسی هاوڕێ ئاراممانەوە نەزیر عومەر هەتاکو هەولێر هاوڕێیانمان شاپور و قابیل تاکو سلێمانی لە ساڵی 2000 کە پۆلێک هاوڕێمان بوو بە قوربانی هەمان تیرۆر تەجروبەمان لەگەڵەمایە هەیە و ئازانی ئەمە تازە نییە. ومێدەوارین بوەستێ و مێدەوارین لە جێگەیەکە ڕابوەستێ و خەبات و هەوڵمان کارمان بۆ ئەوەیە. بەڵام لەگەڵ ئەوەشا و لەگەڵ ئەوەشا کە تقریبا ئەگەر سەیری تەقویمەکەی خۆمان بکەین ئەگەر ڕۆژمێر دەربێنین و سەیری بکەین مێژوومان بە جۆرێکە ئێمە لە کوردستانەوە تایبەتی لە بەشی کوردستانی عێراقا بە جۆرێکە کە تقریبا ڕۆژێک نییە بیری کارەساتێکمان نێنێتەوە. تەواوی مێژوومان کارەساتە هەموو ڕۆژێک لە تەقویمەکەمان هەڵبژێرە ئەم ڕۆژە ئەو ڕۆژە بۆ کە کارەساتێک و نەهامەتێک بەسەرم خەڵکە هاتووە و دەستی تیرۆر دەستی ستەم دەستی باعث دەستی فاشیزم چۆتە خوێنی ئازیزانێکی ئێمە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە کەیسی کاوە کەیسێکی کەمێک تایبەتە و تایبەتمەندی خۆی هەیە. لە کەیسی کاوەیە هەستەکەی تراجدیا گاتە پلەیەکی زۆر زۆر بەرز. لە کەیسی کاوەیە ئەنفال برسێتی بێخانۆلانەیی ڕابردوویەک پڕ لە ستەم بێ ئایندەیی مناڵێک کۆرپەیەکە لە دایکە بێ بە بێ باوک دایکێک کە هەموو تەمەنی بێوەژن کۆشی کردووە و هەتی پەروەردە کردووە لەبەردەستیان کوڕەکەی ئەکوژرێ و هەموو ئەمانە بەیەکەوە کۆیەکەیتەوە هەستەکەی کەیسێکی جۆرێک تایبەت و پڕە لە هەموو ئەو توخماری کە تراجیدیا دروست دەکات. بەداخەوە کە وایە بەداخەوە کە ئێمە وەک بەڕێزێک لەم فیلمەیە باسی کرد ناچارین لە بۆ نەو کۆستەکانە بەیەکەوە کۆبینەوە لە جیاتی هەواڵی خۆش لە جیاتی شتێکە دڵی هەموو لایەکمان خۆشکە. بەڵام ئەمە حەقیقەت و ئەمە واقعێتی کوردستانە واقعێتێک کە جێگەی داخە پێشبینەکانمان هەموو هاتەنی ئێمە وەکو کۆمونیستەکان لە سەرەتای ئەم تەجروبەیەوە ئەمە پێی وترێ ئەزبوون لە کوردستان ئەم هوشداریەماندا وتوانەمانی کە هاتوون نوێنەرایەتی کۆمەڵگای کوردستان ناکەن کەس بەمانە نەڵێ کورد دوو بەشە کورد بێبەشی تایە کورد چینی چەوساوەی تایە چینی زەحمەتکێشی تایە کرێکاری تایە ئەمانە نوێنەری ئەو بەشە خوێنمژەن نوێنەری ئەو بەشەن کە یانەیە کۆمەڵگا لە کۆی لە تیا بێڵنەوە. قسەکانمان زۆری نەبرد جوڵانەوەی شوراییمان نەیتوانی پێ بگرێت وە سەرنجامە بینین دەستەم تەجروبەیە بەکوێ گەیشتووە خۆیان ئەڵێن ئیفلاسمان کرد خۆیان ئەڵێن ئێستا خەریک بە بۆ مسابقە 17 ملیارە 18 ملیارە 20 ملیارە چەند ملیار ئەم حکوومەتە ساوایی کوردستان قەرزارە و ئەم ئابووریە بەم جێگایە گەیشتووە و ئەم تەنگ و چەڵەمەی بەم جۆرە قوڵ بۆتەوە. بە بڕوای من هەموومانە بە ئێماڵێک کە ڕێگە چارە لە جێگایەکی ترە هەموو ئەوانەی کە ڕێگەی هەڵبژاردن هەڵبژاردو لەگەری ڕێگەی سنووقی هەڵبژاردنەوە و بچنە پەرلەمان و دام و دەستگاکانی هەمانە میلیشیای بەکاربێنن بۆی کاوا میلیشیای لەسەر دەسەڵات لابرن بە هەڵەیات چوون معلوم بوو بە هەڵەیات چوون ئێستا ئەزانن کە چۆن بە هەڵەیات چوون. ڕێگاکە ڕێگایەکی ترە ڕێگای دەستدانە دەستی کاوەکانە کاوە تەنها نییە کوردستان پڕە لە کاوە وەک بەڕێزێک باسی کرد کە مرد کە کوژرا کە تیرۆر کرا بوو بە کێشەی ئێمە بەڵام و کۆمەڵگایە پڕە لە گەنجی خاوەن ئومێد
پڕە لە گەنجی خاوەن ئومێد بەڵام ئومێد هەڵپڕوچێنراو خاوەن حەز بۆ ئایندێشی خۆش بەڵام بربەست بۆ دروستکراو ئاوارە کراو غەریب کراو لە ناو وڵاتەکەی خۆیان نامۆ کراو پڕە لە کاوەی ئاوا دەست بۆ کاوانە بەرین و ئەمانە ببن بە خاوەنی ئایندەی ئێمە و ئەمانە ببن بە خاوەنی کۆمەلگای ئێمە ڕێگای ئەوەیە لە خوارەوە خەڵک دەستباتە دەستی یەک بەو جۆرێکی ئێستا کۆبووینێتەوە و لە هەموو کۆبوونەوەی شاو لە هەموو خۆپیشاندانێکا تەقریبەن ئەو قسەیە دووبارەکەمەوە لە ڕیز یەک ڕاوەستین ئامانجەکانمان زۆر نزیکە لە یەکەوە بیر و باوەڕمان و ئایدۆلۆژیامان لەوانەیە یەکەوە دوور بێ بەڵام ئێمە هەمومان ئازادیمانەوێ هەمومان خۆشبەختیمانەوێ هەمومان کامەرانیمانەوێ هەمومان سەربەرزیمانەوێ هەمومان وەختێ لە کۆبانی دەنگی هەڵهەڵەی ژنانی کۆبانی بەرزەبێتەوە لە بەرامبەر زوڵم و ستەما هەمومان لە یەک ڕیزاوەستی هەمومان کە کۆستێکی وەکو کاوەگەرمیانیمان بەسەردی هەمومان بەیەکەوە کۆبینەوە ڕێگاکەی ئەوەیە لە خوارەوە خەڵکی کوردستان دەستباتە دەستی یەک وەلا ئێمەش لە دەرەوەی وڵاتە کۆمەچی ئەو ڕێگایە بین لەو ڕێگایە بەردەوام بین بۆ ئێمە وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان نەکەیسی کاوەگەرمیانی نەهی سەردەژ نەی سۆرانی مامە حەمە نەکەیسەکانی خۆشمان هیچ کام لەو کەسانەدا ناخێ هیچ کام لەو کەسانەدا ناخێ و ممکنە جێگای ئەوەش بێکە بە چاوی شانازیەوە سەیری بکەن کە حیزبێکی لەسەر خوێنی قوربانیەکان مساومە ناکەی و بەردەوامە بین لە داواکردنی مافیانە و ئەبێ مافە ڕۆژێک لە ڕۆژان بەسەرنجام بکەن سوپاسدارەکەم کە گوێتان لێگرتم مەدەوارین جارێکی تر بۆ کاوەیەکی تر کۆ نەبینەوە بەڵام هەمیشە و دایم تاکو کاوەگەرمیانی تاکو دۆسەی کاوەگەرمیانی لابەلا نەکرێتەوە و تاوانکارانی ئەسڵی ئەم کەیسە بە دادگایە سزای خۆیان وەرنەگرن و نەکەونە ژێرباری سزایەکی یاساییەوە و نەبن بە نمونە بۆ ئەوانەی کە کاوە تیرۆرەکە لە ئایندەیە ئەم کاری ئێمە ئەم خەڵاتی ئێمە بەردەوام بێت زۆر سپاس بەڕێزان بەم جۆرە مەراسیمەکەمان کۆتایی پێدێنین بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم چالاکیە بەگوێی فەرمانڕەوانی کوردستان بگات ئەوان ئەبێت لەوە دڵنیابن کە هیچ دادگایەکی بێداد و هیچ هەوڵ و تەقەلا و چاواشەکاریەکانیان بەرهەمی نابێت تاکو دۆسەی کاوەگەرمیانی یەکلایی نەبێتەوە و تاوانکارانی پشت ئەم تیرۆرە بە سزای خۆیان نەگەن ئەم دۆسەیە لای هەموو ئازادی خوازان لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بەکراوێی دەمێنێتەوە هەر بژین و دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان